ئەگەر بێ و بەراوردێک بکەین لەگەر ئاماری قوربانیانی پار ساڵی 2015 قوربانیەکان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردو بە حەقت ئەوژەوەیە ئێمە پارەکە ساڵەکە بە کاملی 6 قوربانیمانە بوو دوان جانی لەدەستداوە بەڵام ئەم ساڵ تا ئێستا 10 قوربانیمانەیە بەدا خۆسییان جانی لەدەستداوە هەفتەکەی هیچ بریندار هەلبەتە هۆکاری زیادبوونی قوربانیان یەک لەوانە قەیرانی ئابوورێکە خەڵک بمانیان نەمانێت لەبەر ئەو قەیرانە ئابوورە زیاتر لە زەویەکانی نزیک دەبتەوە دەچن چێلگەکانی خۆیان دەژێنەوە ئیشی تێدا دەکەن و گەشت و گوزاریش خەڵکیش بۆ گەشت و گوزاروە زیاتریش با بڵێن ماوەی وەرزی بەهار کە خەڵک لە بۆ هینان و کۆکردنەوەی جیا و ڕێواس و با بڵێن شتانە دەچوون.